پرۆژەیەکی استراتیژی پارێزگای هەڵەبجەیە پردی تەنگی سێ محەممەدە لەسەر ڕووباری سیروان و ناوچەی یانەژاڵا حەوت مانگە کارکردن تێدا دەستی پێکردووە و بۆی خەرجنەکردنی پێشینەوە کۆمپانیای جێبەجەکار کارەکانی وەستاندووە و پرۆژەکە بۆیەوە ڕاگیراوە. تەمان پێشتر لە کاتێکردنەوەی هەر پرۆژەیەک بە تایبەتی پرۆژەی پردی تووەقوت ئەومان ڕاگەیان کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا بۆ خۆڵکردنە چاوی خەڵک هەندێک لە پرۆژەکانە کاتەوە ئەگینا خۆشی چاکەزانێت لە ئێستادا تەمیلی لە بەردەسان نییە لەبەرەوەی بابەتی نەود ڕاگیراوە لە ئێستادا ئیتفاقێکی کردووە بەبێ ئەوەی لە وردەکاریەکانی بزانێ بەبێ ئەوەی بە قەولی خۆی توانای تەمیلکردنی ئەو بڕەپارەی هەیە کە لە ناو ئیتفاقەکە بۆیە ئەو پرۆژانەی کە لە هەرێمی کوردستان کراون بە تایبەتی بۆ شاری هەڵەبجە و لە ساڵی 2005ەوە چاوەڕێ ئەو بوون ئەوە یەکێکی دیکە لەو درۆیانەی کە دەسەڵات کردوێتی بەرامبەر بە خەڵکی هەڵەبجەکەوە پرۆژیان بۆ ئەنجامەدا بۆیە وەسانی ئەو پرۆژانە تحصیل حاصلێکە کە هەرێمی کوردستان بەرپرسانی حکوومەتە کاربڕێکەرێکەکەی پارتی و یەکێتی نەکتوانای ئیدارەدانی هەرێمیانێت توانای ئیدارەدانی یەک پرۆژیان نییە کە بتوانن ئەو پرۆژەیە تەمینکەون و ئەو پرۆژانەشی لە ئێستادا بەردەوامن مقاولەکان لەسەر ئەرکی خۆیان و لەسەر پارەی خۆیان و دوایی بە قەرز و بۆیە زۆرێک لە پێیشان نادەن و بەرەو زۆرێک لە مقاولەکان مایە پوچبوونی خۆیان ڕاگەیان. ئابووری ناسێک دەڵێت پرۆژەکان لە هەڵەبجە زۆرن بەڵام زیاتر خۆیان لە بەردی بناغەدا دەبینەوە و دواتر کارەکانیان ڕادەگیرێن ئەوەش کاریگەری لەسەر پێشکەوتنی پارێزگاکە هەیە. وەسانی پرۆژەکان بە عام و بە تایبەتیش لە هەڵەبجە کە وەتە دیاردەیەک وە دەیان پرۆژە ئێستا لە هەڵەبجە بەردی بناغی بۆ دانراوە یا کاری لەسەر کراوە و لە نیوەی کارە ڕاگیراوە ئەم ڕاگرتن و وەسانی پرۆژە و جێبەجێ نەکردن و تاوانەکردنی پرۆژانە بەڕاستی لە زۆر ڕۆ کارەسات و خەلەل دروست دەکات و بە تایبەت لایەنە ئابوووریەکەی بەهدەردانی داهاتێکی نەتەوەی ئەم وڵاتەیە ئەمەلکردن بێ ئومێدکردنی خەڵکە نەمانی متمانەی خەڵکە بە حکوومەت بەدەسەڵاتی جێبەجێکردن بەداخەوە وەڵاهی ئەمە زۆر دڵمان خۆش بوو چاومان گەشت بوو بەم دانانی بەردی بناغی پرۆژانە بە تایبەتی ئەم پردانەی پەیوەندین لە بینی شارەکانە پێمان خۆش ئەبوو بەڕاستی زۆر وەکو بڵێ گەشتبین بووین کە شارەکانە بەسێتەوە بەیەکەوە بێتە دەواازەیەکی بازرگانی و کار و کەسابەت ئەبێتە هۆکاری دروستبوونی کار و کەسابەت و جوڵەیەکی بازرگانی بەڵام بەداخەوە ئێستا هەواڵی ئەوە بیسین کە پرۆژەکان ڕاگیراون ئەمەش بۆ خۆی جارێکتر باگرانیەک و کۆشێکتری گەورەی بۆ ئەم شار. زیاتر لە سێ دەیە پارێزگای هەڵەبجە بەڵێنی ئاوەدانی و پرۆژەی جۆراوجۆری بۆ بوژانەوەی پێدەدرێت بەڵام بەڵێنەکانی بەرپرسانی ئەمەرێمە بۆ شارەکە زیاتر زارەکین و بەکردار دەیان ساڵیان پێدەچێت ئەوە ژوای کردووە دەیان پرۆژە لە سنووری پارێزگاکە ڕاگیراون و هاوڵاتیانی شارەکەش لەو بارودۆخە نیگەرانن. ساما فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.